پاش ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکانی 12 ئایار نەخشەی سیاسی کوردستان بەسەر دوو بەرەدا دابەش بوو بەرەی دەنگدز و دەنگ دزراو. ئێستا دەنگ دزراوەکان جیاوازیەکانیان وەلاناوە و کار دەکەن بۆ گێڕانەوەی دەنگ و هیوا بۆ جەماوەرەکانیان. وتەبێژی هاوپەیمانی ڕای دەگەێنێت لەگەڵ لایەنە ناڕازیەکان بەرەیەکیان پێکێناوە و لە هەموو دەرگاکانیش دەدەن بۆ گێڕانەوەی دەنگە دزراوەکانیان. ڕاستی ئێمە بەرەکەمان دروست کردووە لە چوارچێوەی ئەوەی کە ئێستا هەوڵی سەرەکیمان بۆ گەڕانەوەی دەنگی دزراوی خەڵکی کوردستانە هەڵماڵینی ڕووی ڕاستی ئەو تەزویراتە ئابڕوبەرانەیە کە لە کوردستان و لە ناوچەدا بڕێنراوەکان کراوە. بەڕاستی دزینی خەڵک هاتە سەر پرۆسەی دزینی نەوت و دزینی موچە. ئێمە وەکو ئەو شەژلایەنەوە بەرەکەشمان بە بەردەوامی کراوەیە بۆ فراوانبوونی زیاتر قبوڵی ناکەین ڕێگە تەواو ئەگرین دەوەی کە ئەم دەنگەی خەڵک بە هەدەر بڕوات. ئەوەی ئەو شەژلایەنەی کۆ کردوێتەوە ساختەکاری و دزینی دەنگەکانیانە ئەگەرنا پێشتر جیاوازیان هەبوو. ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامیش ڕای دەگەێنێت ساختەکاری و زوڵم و زۆری یەکێتی و پارتی گەشتۆتە لووتکە و کاتی ئەوە هاتووە ئەو حیزبانەی لە دەرەوەی یەکێتی و پارتین پێکەوە کار بکەن بۆ گێڕانەوەی متمانە و هیوا بۆ هاوڵاتیان. هەروەها ڕێگریش بن لە دووبارەبوونەوەی ساختەکاری لە هەڵبژاردنەکانی 30 ئەیلولدا. ئەو ڕێگەی کە دروستە بەلای منەوانێ بۆ گێڕانەوەی متمانە و بۆ ئەوەی کە دەنگدەریش متمانەی بە ئەوە هەبێت بچێتەوە سەر سندوقی دەنگدان بەرەیەکی ڕزگاری نیشتیمانی دروست بکرێت. هێز و لایەنە سیاسیەکانی دەرەوەی یەکێتی و پارتی تیا کۆبنەوانێ باز لەوە نەبێت کە لەوەی کە هێزێکی سیاسی چەند کورسی دێنێت بەڵکو هەمومان بەیەکەوە هەڵ بدەین بە جۆرێک لە جۆرەکان بۆ گۆڕانکاری لە سیستمی حکومڕانی دارایی کوردستاندا. سەرەکی ترین کاری ئەو بەرە هاوبەشەی شەشلایەنەکە لەسەر ئاستی دەرەوە گەیاندنی سکاڵا و ناڕەزایەتی ئەو لایەنانەیە بە کۆمەلگای نێودەوڵەتی و لە ناوخۆشدا کارکردنە بۆ یەخستنی نێوماڵی کورد تا بەرەنگاری پلان و ساختەکاریەکانی یەکێتی و پارتی ببنەوە. هاوکات هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانیش ڕای دەگەێنێت پێویستە بەرەی هاوبەشی لایەنەکان لەسەر بنەمای کارکردنی هاوبەش پێک بهێنرێت و لایەنەکان نەبنە ڕەفیقی نیوەڕێ. ئەمە نقطەیەکی زۆر گرنگە بەلامەوە کە پێویستە ئەم شەژلایەنە بە تایبەتی ئەو چوارلایەنان کە کورسی پەرلەمانیان هەیە بەیەکەوە کار بکەن یەکتری بەجێنێ هەڵن ڕەفیقی نیوەڕێگانە بن و ئەگەر بڕیاریش بێ بچنە بەغداش ئەوە وا باشترە کە بە یەک فراکسیۆن بچنە بەغدا و لەوێ هین استراتیژی کارەکانی خۆیان دیاری بکەن و هیچ هەندێک شتی مزەیەفیش نەیان ترسێنێ ئەوان خاکیان فرۆژ لەوە نەترسان ئێمە پێیان بڵین ئێوە خائینن. ئەو شەژلایەنە لە هەوڵەکانیان بەردەوامن بۆ گێڕانەوەی دەنگەکانیان. لە تازەترین پێشاتیشدا داوای ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەکەن لەسەر ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا. لەسەر ئاستی عێراقیش سکاڵایان لە کۆمیسیۆن تۆمار کردووە و لەسەر ئاستی دەرەوەش لەگەڵ کونسوڵی وڵاتان و نەتەوە یەکگرتووەکان کۆبوونەتەوە. با بڕوای چاودێرانیش ئەوە بناغەیەکی بەهێزی کاری پێکەوەی ئەو شەژلایەنەیە لە داهاتوودا. ئەحسان سایبر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.